ڕێکخراوی یاریکاری ژنان بە هاوکاری ڕێکخراوی نیدی ئەمریکی 14 راپۆرتی لەبارەی کەموکورتیەکانی یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی ئاڕاستەی لایەنی پەیوەندیدار کردووە. سەرپەرشتیاری پرۆژەکانی ڕێکخراوەکەش دەڵێت یاساکە چەندین کەموکورتی لە جێبەجێکردنی هەیە و دیارترینیان خۆی دەبینێتەوە لە بواری دارایی و نەبوونی کارمەندی پێویست. تاوکوێستە 14 راپۆرتمان ئامادە کردووە لە راپۆرتەکانە سەرجەم کێش و گرفتەکانی بەردەم جێبەجێکردنی یاساکەمان لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان خستۆتە ڕووە لە هەر راپۆرتێکا کۆمەڵێک ناوچەی تازە بەسەرەکەینەوە دیارە زەقترین یاخود دیارترین ئەو کێشانی کە لە بەردەم جێبەجێکردنی یاساکەیە هەن بریتین لە گرفتی دارایی کەمی موچە نەبوونی میلاک نەبوونی پۆلیس نەبوونی سیاری پێویست کە هەر یەکە لەمانە دەستگیریەکی زۆری کردووە بۆ نووسنگەکانی سەر بە بەڕێوەبەرایەتیەکانەوە بۆ خودی بەڕێوەبەرایەتیەکان لەوچ بۆ بەڕێوەبەرایەتیش گشتیش کە نەتوان وەکو پێویست بە ئەرکەکانی خۆیان هەستن و نەتوان ئەوەرکی لەسەر شانیانە ئەو ڕۆڵە گرنگی کە یاساکە هەیەی وەکو خۆی بیبینێ. لە هەرێمی کوردستان ساڵانە ئاماری جیاواز لە شارەکانی کوردستانەوە لەبارەی توندوتیژی خێزانی بڵاو دەکرێتەوە. هەڵەبجە تاکە شوێنە تا ئێستا کەمترین حاڵەتی توندوتیژی خێزانی تێدا تۆمار دەکرێت. توێژەرێکی کۆمەڵایەتیش دەڵێت بەرپرسیاری یەکەم لە چاکردنی یاسای توندوتیژی خێزانی لایەنی پەیوەندیدار و دەسەڵاتە. بە دەرەجەی یەکەم کە خەمساردا لە ڕووی کەم و کورتیەکانە لایەنی پەیوەندیدارە بەدەم ئەو داواکاریانەوە نایە کە ڕێکخراوانی ژنان داوای ئەکەن. هاوکات پارێزەرێک لە دادگای بەرای هەڵەبجە ئاماژە بۆ دەکات هەڵەبجە کەمترین حاڵەتی توندوتیژی خێزانی تێدایە و بەڵام پێویستە دادگایەکی تایبەت بە کێشە خێزانەکان لە شارەکەدا بکرێتەوە. سپاس بۆخوا سەبارەت بە کێشە خێزانەکان و سەبارەت بە حاڵەتی توندوتیژی بەڵێ حاڵەتی توندوتیژی هەیە بەڵام هەڵەبجە بە جیاوازی لەگەڵ ناوچەکانی کەیا فەرق جیاوازێکی گەورە هەیە کە حاڵەتەکانی توندوتیژی لە پارێزگای هەڵەبجە سپاس بەخوا بەرەو زیادبوونێکی وانە ڕۆشتۆکە شیاوی باسکردنەوە لە چاو ناوچەکانی دیکەیە هەڵەبجە حاڵەتەکانی توندوتیژی کەمترەوە ئەرکی لایەنی پەیوەندیدارە کە لەم حاڵەتانە بکۆڵێتەوە بەکردنەوەی دادگای تایبەتمەند بە جێبەجێکردنی یاسای بەرەنگاربوونی خێزان لە توندوتیژی بە پێدانی هۆشیاری یاسایی بەکردنەوەی سیمینار بەکردنەوەی وەرۆکشۆپ ڕێگا زۆرن بۆ ئەوەی کە هەوڵ بدرێت حاڵەتەکان بەرەو کەمبوونەوە بچن. بەپی راپۆرت و بە دوواداچوونەکانی ڕێکخراوەکە یاسای جێبەجێکردنی توندوتیژی خێزانی وەک خۆی جێبەجێ ناکرێت و سەرڕایەوەش چەندین گرفت و کەم و کورتی تێدایە هەر بۆیە داوا دەکرێت یاساکە هەموار بکرێتەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.